بەناوی خوا سڵاوتان لێبێ هەستیاری دەمودانێکێک لە بابەتانی کە خەڵک لە سەرانسەر دنیا بەدەستەوە ناڵێنێت و بە تایبەتی لە کاتی وشکبوون و بە ڕۆژبوونا زۆر زیادەکە. ئەو کەسانی کە هەستیاری دەمودانیان هەیە بە ئیسراحەت ئاوی ساردیان بۆ ناخرێت و میوە ساردەکان شە بۆ ناخرێت و لە کاتی بوونی هەستیارەکە ئاوایەکەن لەبەرەوەی کە هەستیارەکان زۆرە. بۆم بابەتە ڕێگە زۆرە بەڵام باشترین و زانستیترین ڕێگەیان لای ئێمە الحەمدولله هەیە. ئەم ساڵ کە چوومە دوبەی بۆ کۆنفرانسی ساڵانی پزیشکانی دان ئەم بەرهەمەم لەگەڵ خۆمان هێنایەوە کە دروستکراوی کۆمپانیای ئەڵترادێنتە کە دەرمانی پۆتاسیۆم نایترێتە. دەرمانەکە کە ئەیدەین بە چارەخوازەکە چی بۆ دروستەکەین بۆ چارەخوازەکە دوو قاڵب دروست دەکەین، قاڵبی شەفاف هەر هەمان قاڵبی سپیکردنەوەیە دروستیەکەین. چارەخوازەکە لە ماوەی چارەشێک تا سەعاتێک ئەم دەرمانە کاتە ناو ئەم قاڵبە و لە دەمیەکات لەگەڵیشە هەویر و دەمشۆر و ئەو شتانی ترەدەین کە بۆ ڕاگررتنی هەستیارەکە باشە. هەر کاتێک پێویستان بە چارەسەری هەستیاری دەمودان هەبوو هەموو پزیشکانی کە پۆلیکلینیکی هەڵگورتکارەکەن دەتوانم چارەسەرەتان پێشکەش بکەن. بە هیوای سەلامەتیتان.